ئێمە ئەمڕۆ بەیاوەری ئەم شاندە بەڕێزە دەمانەوێت سەردانی لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگای هەولێر بکەین بە سەرجەم لایەنەکانیانەوە بەبێ جیاوازی. ئەمڕۆ بەیانی سەردانەکانمان بەردەوام دەبێت. مەبەستمانە لەم سەردانانە هەم پیرۆزبایی جەژنە پیرۆزە لەم هاوڕێ و هەواڵ و برادرە خۆشەویستانە بکەین لە هەموو لایەنە سیاسیەکان، هەم سوپاس و ستایش و تەقدیری ڕۆڵی ئەم بەڕێزانە بکەین ئەم لایەنە سیاسیانە کە ڕۆڵێکی گەورەیان هەبوو لە پشتیوانیکردنی ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەولێر لە ماوەی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بە ئێستاشەوە کە ئێستا ئێمە بەردەوامین. بەڕاستی هاوکار بوون، بەڕاستی پشتیوان بوون. چۆن دەنوارین ئیدارەی حکومڕانی لە هەولێر ئێمە لەگەر پارێزگای ئێستا هەندێک شتمان تاوتۆ کرد لەسەر ئێمە خۆتان دەزان لیستی دووەمین لە پارێزگاری هەولێر، بەڵام ئێمە لە حکومڕانی هەولێر بەشدار نینە. بە کۆمەڵێک هۆکاری کە ئێستا قسەمان تیا کرد کە هەوڵ بدەین ئەم هۆکارانە بەلاوە بنین وە سیستەمێکی تازە لە حکومڕانی لە شاری هەولێر بێتەکەەوە. ئومێد دەکەین جەنابی پارێزگار کە هاتووە لاپەڕەیەکی تازە بکرێتەوە لە حکومڕانی شاری هەولێر و لە ئیدارەدانی شاری هەولێر. ڕەنگە ئەمەش کۆمەڵێک پرسیتر پابند بی بەو مەسلەیە کە ئومێد دەکەین لە داهاتوو ئەمانە هەموو تاوتێ بکرێ و قسەی لەسەر بکرێتن. بەنسبەت کۆبنەوەی هۆرد و مەکتەبی سیاسی بڕیارە کۆبنەوە بکرێتن، بەڵام کات و شوێنەکەی ڕەنگە لە ماوەی داهاتوو گفتوگوی لەسەر بکرێت، کات و شوێنەکەی دیاری بکرێت. طبعا دیارە ئێستا وەزارەتی ناوخۆ بە تەنسیق لەگەڵ وەزارەتی تەندروستی و بە هەماهەنگی تا درەنگی شەوی ڕابردوش لەگەڵ پارێزگارەکان و ئیدارە سەربەخۆکان سەرقاڵی داڕشتنی هەندێک ڕێنمایین بۆ چۆدەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و بوونی ئەم هێزانش تەنها بۆ ئامادەسازیە بۆ ئەم بڕیارە نوێی کە لە وەزارەتی ناوخۆ بڕیارە لە چەند کاژمێری داهاتوو دەربچێت. بەڵام هیچ ئەگەرێک لە ئارادانیە کە قەدەغی هاتوچۆ درێژ بکرێتەوە جارێ کار و کاسبی خەڵک بەلای ئێمەوە زۆر گرنگە و ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک بەلای ئێمەوە زۆر گرنگە. بۆیە دەمانەوێت باڵانسێک دروست بکەین لە بینی کار و کاسبی خەڵک، ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک لەگەڵ هەندێک ڕێنمایی و ڕێکار بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا.